لە دەیەکات 40 نەفەری تیا بژی 40 ماڵ 45 ماڵی تیا بژی یعنی ماقولە تۆ 5-6 نەفەری تووشی نەخۆی شەر پەنجە بێت تێدا بە هیچ تێ لە ئەو جا ناگەتەوە وەڵا زبڵەکەش خراپە حتا بڵێ بۆن و بەرامە جارێ ئەوە ڕۆژە خۆرە تاو بێ و خۆش بێ ئەو بۆنەیە بەناو ئاواییە دوای سعات دەوری 11 و 12 شەو ئیشی پێیەکەن دووکەڵێکەکە چاو نبینێ ئەوە دەواجین بوو دەواجینەکە خەڵکی دێکە پیان داخستن ئاڵاونی تێزاکی ڕژنە خەریکە خەڵکە کوشە زۆر ناخۆشە ئەها هەن دووکەڵ دروست دەکەن ناڵن یاریکەی ژینگەی گوندەکەمان تۆزە ئەم دێجار تەپ و تۆزە بێت ناتوانانی خەڵکی لێرە هاتوو چۆکە بۆنێکی زۆر ناخۆشیە هەناسەمەداسەم ئا بەرزە بووە ئەم گوندە 80 ساڵ دیابێ چونکە من تەمەنم 80یە 2 ساڵ پێشەوە کە من لە دایک بووم ئەم گوندە ماڵی مامی من ئاوایان کردوێتەوە ئەنی ئاواکردنەوەکەی ئاوایە لە ئەوڵی چلەکانە بووە لە ئەوڵی چلەکانە ئەم گوندە ئاوا کردو بەڵام پێشەوەی دێ بووە لە 4-5 شوێنی هەیە بەڵام ئەوە لە زەمان و بیرەوەی ئێمە نەبووە بەڵام کۆنتترین دێ بووە ینی لە خوارپردەکەەوە ئەوە شوێنی دێ بووە لەم خوارەوە هەر شوێنی دێ بووە لەم لای ئەم ماڵانە شوێن دێوە لە 34 شوێن ئەم گوندە بووە لەوە پێش بەدەوە بۆ زمانی ئێمە نەبوو پێشەوە بوو سێ مامی منی لێ بووە و دوتی ئامۆزدایان ئەوە نەبوون کەم بوون وردە وەچە جای کردو سەمان شەڵە دەوری 6 ماڵە بێ وەڵایی زۆری زەراعەتیان کردووە زەراعەتیان کردووە فەلاعەتیان کردووە حیوانداریشان کردووە ئەم منتیقانە بۆ وڵاخیش باشترە وەڵاغاری و حیواناریان کردووە بەوانە ژیاون وەعزمان بە بۆنێ ئەم بۆگەنەوە خراپە ئینا وەعزمان ئەو وەختە خۆش بوو دەغڵ و دانمانە کرد حیوان و وڵاخمان بوو ئیمجارەکە زەرعاتمانە کرد ئیمجارەکە کورە هەموو ئیشێکمانە کرد وەڵا ماسی لێ بوو جۆگەکە ماسی لێ بوو تانجەرۆ ماسی لێ بوو باوکی مناڵەکان ڕۆژە قومبەلەیان تێخست و چوو دوو ماسی گرت قایشەکەی تێ هەڵکێشا و دابووی بە شانەیەکیان لە قاچی لەم دیوە یەکیان لەو دیوە ئەمنەی تیا بوو وڵای قوربانگیان ئێستا ئەم دەقا باسی ئەم مەرحەلە بۆ بکەم ژینگەکەی زۆر پیسە ئێمە بە بۆنەی ئەم مەعمەل و پاڵاوگە نایاسایی و ئیتر ئەنواع وەشکاڵ ئیشی خراپ لە منتیقا کرێ بۆ نمونە مەعمەلی ئاسن هیچی ئیجازەی نییە ئەمە لەولاوە مەعمەلی پاڵاوگەی نەفت و ئەم تێزاوە میازا بشتەکەی سە ماوەیەکی زۆرە بەڕێزیشتان بینیوتانە هەموو سۆشال میدیا بووە بەوە شتێکی زۆر مەترسیدارە نەک بۆم گوندەیەمە بۆ هەموو هەرێمی کوردستان بۆ تاک بە تاکی خەڵکی کوردستان یەک ئەچن ئەیکەنە شوێنی زۆر ینی بۆ نمونەیەکەنە شوێنەوە سەرچاوی ئاوی خواردنی خەڵکی سەمدە ئێمە لە کۆنا بەناوبانگترین دێ بووە لە هەموو ئەم منتیقا بۆ ئاو و سازگاری بۆ پیتی قاکەکەی بۆ زۆر شتی تر ژینگەیەکی پاک و جوان ئێستا بەڕێزیشتانە بین هەر چواردەمان بۆ مەعمەلی ناسایی هەمی بە قاچاق حسابکە قاچاقە هیچ ئیجازەی نییە مەعمەلی ئاسنە شەو تایبانی غەزە بەگا بە قورگی خەڵکە دووکەڵەکات بۆنی پیسەکات ئەوە مەسفای عینی شتی تر عەلا کولین بە گشتی شوێنەکەمان زۆر خراپ بوو ینی باوەڕکە وای لێ هاتووە چۆن لەی وای لێ هاتوانی ژیانی تیا ناکرێت شەوان لە تاو بۆنی تێزاب و بۆنی مەعمەلی ئاسن و تر ئەم پاڵاوگە نایاسانی ینی وامە لێ هاتووە باوەڕکە دێگە چۆڵکین نە زەرعاتمان بۆوە کرێت نە دارداریشمان ناڕوێ باوەڕکە ئەو دارانەکەی نێژین کە بۆ ئاوێ دێنێکەنە ناو ئاوی تانجەرەوە کە بۆ ئاوێ دەمدارەگەر وشکەکە ئەیکەیتە سەر عەرزێ پتە پی چاک گەنم و گوێی پێکە یا کەشاوێکە یا ئاوێکی دەسەر تونێتێکی بشکی هەر عەرزەکەش گۆرانەکە بەرامەکەش وشکەکە ئەم ژینگەی ئەم گوندە زۆر پاک بووە ئەم ئاوی تانجەرۆ پاک بووە کوێتە سلێمانی ئەو ئاو گواوی و قوڕاوی سلێمانی نەیە هاتە سەری هەر لەو تانجەرۆی خەڵک چەوێ بێژایە بە خاکەنات من لە بیریمە هەر لە ناو ئاوی تانجەرۆ چایان لێنە ئاوەکە ئەو نە پاک و سازگار بوو خەڵکی سلێمانی هاتن بۆ ئێرە بۆ سەیران هەموو بنبیەک یەک کۆمەڵ خەڵکی لێ بکاتن بۆ سەیران بە عایلەوە ماسی تیا بوو تانجەرۆ ماسەکەی بەناوبانگ بوو لە خۆشیان لەبەرەوە ئاوەکەی پاک بوو
باوەڕکەم ماچی وایە نەگرت ئێستا ڕەنگە لە بازار جۆ ماچیانە نەبێ ماچێکی پاک و ئاوێکی پاک و پێ دەڵێم لەناو ئەو ئاوی تانجەرۆ کە ئێستا گواوەکی پیتە خەڵک چێوێ بێژاوە بە خاکەنات وەکوتە غەساڵ و مەساڵوشن نەبوو ئەو زەمانە هەر لەو ئاوە چیان لێ ناو ئایبیشینە. وەرە ڕابردوو ژیانمان خۆش بوو بەخوا لەو چەمە ئەومانەیەنا بۆ خواردنەوە لە ئاوی قلیاسان و ئاڵیشە هەبووی تە خۆ پیس نەبوو ئاوەکەی ئێستا چی خێزیە بچێتە ناو ئاوەکەشەوە دەستی لی پێ بشووە زەلام ناتوانێت دەستی پێ بشوە ئەوەنەی تێزا بوو ڕۆنە ڕەش و شتی خراپی تێیەکەن کەس ناتوانێت دەستیشی لێ بشوە دەزێشی لێ ناژیری ئەوەنە پیساوەکەی وەڵای حوت تێزابی تایە ڕۆنە ڕەشی تایە پاڵفتی تایە ئەوە پاشە ڕۆی خەستەخانەی هیوایەتەوە سەرتانجەرۆ ئەلێرا وەرە سەیرکەیزا لە سەربانەوە پیشانتانم لە شوایە ئەو هەم پیسترین شۆر خەستەخانەی هیوایە بۆ خراپی ئاو ئاوەڕۆگەی هەموویەتەوە سەرتانجەروێت خەڵک ناوێرێ بە هیچ شێوێ دەستنوێژیشی لێ بگرێت لە تانجەرۆ بەخوا ڕۆی بپەڕیتەوە لی قاسی دەخورێ یعنی ئەوە نەخراپە ئەو ڕۆژە میوانێکمانە بوو دەستی لێ شۆرد بوو بەخوا دەستی هەمووی بوو بۆ پاڵە. ژیانمان زۆر خراپە ئێمە ناوگردان سەوبی کانیچفیکە ئەمانە هەمووی بەبوونی ئەم تێزابەوە کە ڕێژن و ئەم نەوتەڕەشە و ئەمەش معمەلێکی ئاسنە باوەڕ بکە کە ئیژەکە ڕەنگە زۆری خەڵکی ئەم منتیقە تووشی سەرطان بوو بێ من کچێکم بە سەرطان مرد دکتۆرەوەی ئەوە ژنگی گوندەکەتان پیس وڵات پێ دەڵێم پیسترین شت تێزابەکەنە ئاوەکانەوە تێزابە ڕێژن تێزاب مامەستا شەماڵ خوا لێ خۆش بێ تەمەن لە ژینگا زۆر دیرەک بوو ئەوی لە سەری گەڵە دەدە دایکە خۆی گەینتە ئاوی ئەم منتیقانە ئەوە نەپیسەوە تێژابە لە هەموو شتێت خراپتر ینی ئاوی منتیقەکەی پیس کردو اینجا معمەلی ئاسنی لێ ئەو معمەلی ئاسنە کە ئەو هەموو ژەنگ و تەرتیبات و شتە ئەسووتێ هەمووی دۆکەڵەکەیەوە بە خوڕگی ئەم خەڵکە ئێمە ناوگردان سەوبیت کانیچفیکە هەر ئێمە ژین هەمووی بێزار بووە لە دەست ئەو معمەلی ئاسن ئەمە تەمەەن خۆڵی ناو سلێمانی کە کۆکرێتەوە و بەسیارە نەخڵەکرێ لە باتیبی بێنە شوێنێکی باش لەوێ ئەیخەنە سەر ئەو خۆڵە یەتەوە خوارەوە ئەوش بە لافا و قوڕاوە ئەو گوا و پیتاوە هەموویەتەوە ناو تانجەرۆش هەتا بە دەرۆجەتان خەڵگاوی لێخواتەوە نەک دەربەنیخان تا بە دەرۆجەتان کورد دەکوژێ کورت و چی نەخۆشیەکە پیترین شت سووتانەکەی چیت سووتانەکەی هەمووی بۆنێکی پیس و نایلۆن و شی پیسی تایە و ڕۆنە ڕەش و ئەمانە هەموویشەوە بە قوڕگە و خەڵکاو تووشی سیل و سەرەتان و ڕەبەوە بێتە چەند کە لە داهاتانە تووشی ڕەبەوە مەسەبەکەی ئەوەی ئەو کارگەی پشتەوەمان دایان ناوە بەڵام باوەڕ ناکەم سوودی وای بێ چکم ئەم ئەشایە کە کۆکرێتەوە لە سلێمانی ئەبێ بە جادان لێ ئەمە شوشەیە ئەمە مەقەبایە ئەمە ئەو بە تێگەڵی هێنێ فڕیاتە ئەوێ مەگەر کابراایەک ئەوە هەیە هین مەقەبا و شت کۆکەنەوە و ئەگەرن بەناو بازارە ئەوانە بۆی بەرەنی ناخۆ ناچێنەوە هەموو گەن و گوا مەقەبا جیاکاتەوە شوشە جیاکاتەوە لە وڵاتان دەبن جەنابتان معلوماتان هەیە شوشە بە جیادانێن ئاسن بە جیادانێن خۆڵ بە جیادانێن لێرەمی بە تێکەلەیەکی فڕیا و تێکەل ئەو خۆڵەیەکە و دوای هەمووی بێ بە غەزە بۆ خەڵکەوە هەموو سەرچاوی ئاوەکان پی دەکەن ئاڕەڵاڵا پێشتر ئاکەی زۆر پاکبەنیە خەڵگاتوە لەو چەمە ئاوی خواردۆتە قاپی و لێ شۆردۆ ئێسش تێزاوی تیەکان ئاڕەڵا پێشتر ماسی گەوری تیا بۆ ئێستا تیای نەماوە ئاڵاونی تێزا تیا ڕژنار خەریکە خەڵکە کوشە ئاڵات دووکەڵی زۆرەکەن ڕۆژ نییە ئەو مەعمەلانە دووکەڵ نەکەنەوە سەوزایی وەڵام مەگەر ئاویێنی کوێس سەوزایی لێ نیێرە چونکە کارگەکان دووکەڵیانەیە تێزابوو شتی شەڕشن هاوڕێکمەیە تووشی ڕەبوو بووە ئاڕەڵای تر زۆر ژینگاکە پیسە ڕۆژ نییە یەکێ نەخۆش نەکەوێ ئاڕوەڵا کە تێزا ڕژایرە یەکەوە بێ بەڕێی ڕاستە بڕۆتە ماڵی خۆیان عادبوونی زۆر پیسە خەریکە خەڵکە کوشە. والله ژیان من حتا بڵێ خراپە چونچێ سیرەکەی لە هەر چوار لاوە
ئەمە جارێت تێزابەکە دایمە ڕژێ لە خوار و لەسەر و لەم لەوە لە ناو ئاوەکان ئەیکەنە ناو ئاوەکانیشەوە بیرمان هەیە کەس ناتوانێت ئاوەکەی بخوا لە ناو ئاوایەیە و کاک شیروانەیە تێزابەکەی تێچووە حاڵیشمان ئەوەیە تر حەت پشت ماڵەکانیشمان هەمووی بۆ مەغزن لەوێنە چوارتەرەفمان دراوە هەموو دیەکە چوارتەرەفی دراوە بە خۆڵە عملەیەوە بە تێزابە و بەڕۆنە ڕەشە و پاڵفتەیە و هەموو شتێکی تایە لەوێنە ئەو معمەلی ڕۆنەکانیش لەسەرەوە لەو پاڵفتەکان ئەوانیش هەتا بڵێ خراپن ژینگەمان خراپە ئەم معمەلی ئاسنانە دوای سەعات دەوری 11 و 12 شەو ئیشی پێیەکەن دووکەڵێکەکە چاو نبینێ لەسەریشەوە ئەچین ئەو مسە سووتێنن ئاگری تێبەرەدەن کە ئاگری تێبەردە سەیری ئەم چەمە بکە دیار نییە لە تەم و تەمەمژە هەر هەمووی دووکەڵ داگیری کردووی تر ئەبێ ژینگەی پاک چی بێ لێرانە وەڵە هیچ ژینگەیەکی پاکمان نەماوە هەتا خوا حەسکەی خراپە شوێنەکەمان. وڵات ئیترە معمەلانە تەپوتۆز و پیسی دروست ئەکەن کە ئەبنە هۆکانی نەخۆشی بۆمان کە هەنێ هاوڕێم هەن بەوە حەساسیەتیان پێی هەیە حەساسیەتیان پێی هەیە و دوایی ناتوانین یاریکەینە دەرەوە ئیجاکە ئەو معمەلانە چەندین پیسی و دووکەڵ دروست ئەکەن ئێستا معمەلێکی لێیە معمەلی ڕۆنێکی لێیە لەم ناوە زۆر ناخۆشە هەن دووکەڵ دروست دەکەن ناڵن یاریکەین. واللهی ئیسە نام بە بۆنێ ئەم ئاوە پیسەوە کەس سوعالی لێ ناکە ئاوەکە پیسە ئەرە وەڵا دووکەڵ هەیە بۆنی پیسەیە ئاو هەوای ناخۆشەیە بەیانیان کەینە دەرەوە ئەو بۆنە پیسەیە بەسەرمانە بەخوا حاڵمان پەشێوە هی ئەم معمەلی ڕۆنێ و هی ئەم معمەل و چتەیە و هی ئەچوو هی ئەم دەواجنەیە و وەڵا زبڵەکەش خراپە حتا بڵێ بۆن و بەرامە جارێ ئەوە ڕۆژە خۆرە تاو بێ و خۆش بێ ئەو بۆنەیە بەناو ئاواییە کچێکی کاکشەم هەموو کە هینمە هاو شیرەیشمە و خاڵۆزایشمە و پورزایشمە برامە کچێکی تووشی دەردە پیسەکە بوو مرد و کچێکی برازایەکی باوکی مناڵەکانی من تووش بووە بەخوا 8 ساڵە پێوەیەتی هە قالۆرەکەی ماوە و وایسە کوڕێکی خزمیشمان لە شار ئەویشە تووشی ئەم نەخۆشی بووە. ژینگەی گوندەکەمان تۆزە ئەم دێجار تەپوتۆز دەبێت ناتوانانی خەڵکی لێرە هاتوو چۆکە بۆنێکی زۆر ناخۆشیە شێ لەگەڵ ئەوەتی خەڵک تووشی حەساسیت هەبێت چەند هاوڕێکم هەیە تووشی حەساسیت بوو ناتوان بێنە دەرەوە لە ئەو معمەلانە تەپوتۆزێکی زۆر زۆرەکە ئێرەکەن تر ئێمەش ناتوانین جار یاریکەی بۆی بۆ ئەو بۆ ناخۆشیە بێتر بڕۆینەوە بۆ ماڵە زۆر ناخۆشە بۆ ناخۆشیە ئێستا لافا بووە باشتر ئێرەی پاک کردوتەوە معمەلەکان هەم دێجا ئیشەکان و ئەم دێجا ئیش ناکەن تر باشە هەم دێجا ئیشەکان کاتی ئیشەکان بۆنێکی زۆر ناخۆشیە خەڵک ناتوانێت خۆی بێتە ئێرەوە بۆنیکە هەموو کەسێک دەرگا پەنجەرە داخە بۆ ئەوەی نێتە دەرەوە. سلێمانی لە ڕووی نیشتەجێبوون و فراوان بووە ئەمە شتێکی دڵخۆشکەر هەمومان دڵمان پێ خۆشە شتێکی زەرری بۆ هیچ کەسێ نییە بەڵام ئێمە زیابوونەکەی لە ڕووی ئەم معمەلە بێئیجازە و قاچاق و ئەم ئەیتە سێریگانی سێری سروشتی ئەم دێگە تەماشاگە چواردەری ئەم دێ زوو لە کۆنا سروشتێکی زۆر جوانی هەبوو هەر چواردەرمان دەشتی فەلاحەت و سەوزای و باخ و ئاو دیێری و عنی ئەم شتانە ێستا سێری هەر چواردەری ئەم دی ئێمەکە عنی وەکو قەفەزی لاتەوە لەم لە بەرمانەوە خۆڵامەلەکەی 20 ساڵە غەزە بکە بە قورگی خەڵکی ئەم منتیقا نەگەم دێ ئێمە هەچی دێ ئەم منتیقەیە هەمی باوەڕکە هەتا عربەت گیرۆدەوە دەسی بۆنی خۆڵامەلەوە لەولا ئەو ئەم پاڵاوگە ناسایانە لەولا ئەوە مەغزەن و قاعی قاچاق و ینی لەم معمەلی ڕۆن و ئێتا چی پێ بڵم ینی لە هەر چوار دەرمانەوە حەسب کراین بەڕاستی ینی
وای لیا دوێ ژیانی تیان نەماوە لە پێشتراوان نەبوو ئەم ئاوی تانجەرۆ کە تۆی سەیبینی ڕۆژانەت 300 تەنکەر 200 تەنکەر درێ نەبێت تێزا بکرێتە ئەم ئاوی تانجەرۆ ڕوا سەرچاوگەی ئاوی خەڵکی دەربەنیخانە بەخوا هەمی دەربەنیخان تێزا بخوا توێز ئەکرێتە تانجەرۆ لە تانجەرۆ بە هەمووی ئاڕواە بەسیتریشتە بۆ بازکەم ماسی من خودی خۆم لەم ئاوی تانجەرۆ بەخوا ماسیم گرتەوە 3 کیلۆنی 4 کیلۆ دەرچوو تێگەی لە برای خۆ ینی ئەمنە گەورە بۆ ئاوێکی جوان سەرچاوی هەنی شتێکی زۆر پاک و جوان بوو ئێستا باوەڕکە هیچ جانەوەرێکیشی تیا ناشی حەچیەکی تیاکەی بڕواناگەم هەفتێ تیا بژی بەبنی تێزا بەگەوە خینکی ئاوڕێ خەتەکانەی هیوا هی شۆڕش ئەمانە هەمووی یەتەوە بۆ ئێرە چەند خەتەکانێتیشی تایە ئەمە هەمووی یەتەوە سەر ئەم بەرامبەر ئەم دێ ئێمە کە چقلاوایەتەوە ناو تانجەرەوە ئەم ئاوەیژە ڕوا حتا بە دەرەجەتان پێ دەڵێم خەڵک لێ خواتەوە خەڵک تووشی نەخۆشیەکە ئەوەیتر پیترین ئەو تا پاکترین ئاو بیتە پیترین ئاو لە ڕوویەکی تریشۆ قوربانیمان زۆر داوە لەم دیا یەک هیچ عەرزێکمان نەما بۆ کێڵگە و بۆ باغداری و بۆ ئیشی فەلاحەتی خۆمان دوو ئەم دێ ئاژەڵێکی زۆری تیا بەخێوەگرایسە ئەوەشی تیا بەخێو ناکرێت ینی بەڕاستی ئێستا هەموو ئەم دێبڕان ناکەم چەند سەر ئاژەڵێکی تیا خەڵک بەخێوێگا و زایدەن لە ڕووی تەندروستیشەوە زەرێکی زۆرمان گەورکەوتووە پشکی شێر بەرئەمدی ئێمە کەوتوە لەم منتیقا چووکە ئێمە نزیکی 45 بۆ 50 ماڵین دانیشتوانی ئەم گوندە نزیکی 120 نەفەر 30 نەفەر دانیشتوانمانێ لێرە باوەڕکە تا ئێستا 4 کەسمان بە نەخۆشی شەرپەنجە مردووە ئێسش هەمانە حازر کە شەرپەنجێتی ینی هەمی کەسوکاری خۆ من بە نەخۆشی شەرپەنجە مردوون لە دێگا 40 نەفەری تا بژی 40 ماڵ 45 ماڵی تا بژی ینی ماخولە تۆ 5-6 نەفەری تووشی نەخۆشی شەرپەنجە بێ هێستا هەر من خۆم باوەڕکە بە گومان لە تەندروستی خۆم لەوانەیە ئێستا من ئەوە من ینی نازانی تۆ شەو ڕۆژ غەزە بەڵامژی ئەبێ چاوەڕی هەموو شتێ بکەیت لە سروشتە و ژینگەکە و ئەو نەپیس بێت ئەبێ ڕۆژانە چاوەڕێزان من برازای خۆمێ بەڕێستان بینیوتانە قسەتان لەگەڵا کردووە تووشی ڕەبە بۆ بەهۆی ئەم ژینگە پیسەوە ئەمە هۆکاری سەرەکیە بۆ ئەوە هەموو دکتۆرەگاوامان پێڵیان ینی چی فەحز بووەکەی ئەچیتە چی خەسەخانەیە هەر نەتیجەکەی ئێوە لە شوێنەکە و پیسە ژینگەکە و پیسە نە ئاوی خواردنمانمانە سەرچاوەیەکی باشمانمانی هەموو سەرچاوە سروشتێکامان لە ناو براوە بەبەنێ ئەم پاڵاوگە و مەعمەل و قاع و مەغزن و هەمیشی ناساییە باوەڕکە هیچ ئیجازەی نیە بیرەکە وەڵڵاهی دڵمان ناچێتە سەری بیخۆین چونکە ئاوی چەمەکەی تێیە پیسە ئەیتر کوڕەکەم ئەمری درێژوێ ئەچێ لە عربەت تەنکەرەیە یعنی نیوەی بۆ خۆیان داکا نیوەیشی بە من و بەو کوڕم ئەیخێنە تەنکیوە و ئەیخۆینەوە لەبەرە نەوەڵڵا ئای بیرەکەشمان بە عەمەل نایە بەڵام بەخوا بۆ چێشت و چت بەکارێنین چونکەڵێن ئەکوڕە ئیلەتی نامێنێ هەلەو بیرە بەکارێنین بۆ خۆشۆردن بۆ جل شۆردن بۆ حاجە شۆردن هەلەو بیرە بەکارێنین بەڵام بەخوا دڵمان ناچێتە سەری بیخۆی ماوەی ئالێویا لەو خوارەوە ماڵیان لەو ئەو دیوە وتیان گیانێ خوڕێ کوڕێکی ئەمامە تەهاش سەردەمێ ئەویدایە پورە حەلاو گیانمە خوڕێ میشە من ڕۆڵە ئاو خوێی لێوە ئەو بۆ خۆیە بە تەشتە گرمەی کەم بەسەرما هەر گیانم ئاڵۆشە وڵا ئێمە ئاوی بیرمانەیە خۆمان بیرمان هەیە بیریشمانەیە زۆربەی بیرەکانیشمان تیاشایەتی بڵێن بیرەکان خراپە بۆ عەمەلی خواردنەوە نایە بەس تیاشمانەیە بیری باشە شکور لەخوا بەس دیارێت وڵا ئێمە ئاوی بیرەکەیە بیرەکە کلسی زۆرە کە کلسی بوو هەموویەوی بە کلسی هیچمان نامێنێ ئێمە ئاوی فلتەرمان بۆیە داناوە لەبەرەوە کە ئاوی فلتەرەکە بەکارەێنین ئاوی بیرەکانی ناو دیەکەش هەمووی پیسە چونکەم تێزا بکەنە ئاوەکەوە ئاوی تانجەرۆ پیسە هەمووی گامێشوشتی بەستەرەوەیە ئێمە ئالەمە ئاو داکەین و ئەی خۆینەوە بۆ خواردنەوە بۆ چێشت بۆ نان بۆ هەموو شتێ لەمە ئاوە هێنن ئالەمە
ئەمە ئەی پاڵێوێت بە دووسێ مانگجارێ ئەی ڕێهینەکەی نەیگۆڕین ئەرەوەڵا نازانین تر پاکە بێ پیستا هەرچی ئەوێ ئێترێمە چوزانین فیلتەرمان بۆ ئەوە داناوە ئەرەوەڵا کچێکم ئالەوێ بۆ تووشی سەرەتان بوو ئەمری خوای کرد ئەم دێژ برای ئەو ژنی شەقتا ئەوش هەر تووشی سەرەتان بۆ بەزە لە سلێمانیە لێرەش کچێکی تری لێر باوکی ئامۆزای ئەمە هەمووی ئەوش عینەن شتا ئەو هەمووی هیچ ژینگە پیسە هەمووی پیسە کاکە ئەوە خۆڵەکەیە بۆن و بەرامەکەیە بۆ ئێمە ئەوە خانە عینەن شت ئەوە دەواجین و دەواجینەکە خەڵکی دیەکە پیان داخستن هەمووی وتی ئەو نەخۆشیانە هەمووی هی ئەوەیە ئێمە دەسەڵاتمان چی هەتا ئێستا 100 کەڕەت کەناڵ هاتووە مقابلێ خەڵک کراوە هیچی بۆ نەکراوە. زۆربەی خەڵکەکەمان ڕەبۆیەتی یعنی لەوە چێ بڵێم 20 نەفەریتیا بێ ڕێبۆی بێ 34ێکی تایە سەرەتانی هیچکیشان گۆچی دوایی کردووە ئیتر ژینگەکە وڵاتی ئاوایە هەتا بڵێ خراپە ژینگەکەمان هەموو شوێنێ هەموو چوارتەرەفمان گیرەوە بە شتی خراپ لە دووەوە لە پێشەوە لەم لاو لەولا هەموو شتی خراپە ڕژن و کارگەکانە ئیشەکەەوە حەچیەکی تایە زەرەری هەیە قاسان چی نییە بۆ ئێمە لێرانە. لەبەر ئەو تەپوتۆزانە هەم دەجا ئەبدەمو چاویان شتی لێیە لە من دێجار نەخۆشیەکە کاتە تەپوتۆزێکی زۆرە بێ یا بۆ ناخۆشیەکە بێ نەخۆشی دروستەکەن نەخۆشی دروستە بێت و ئەوان نیشتر ناتوانین بێنە دەرەوە. ئاڵا نەخۆشی ڕەبووم هەبوو پەمپێکم وەرگر ئەبا هەموو شوێ کردە حەفی شمەرگە بۆ هەموو شوێ بم خواردە هەڵاکەوەکەم زۆر بوویتر حالی لێ بڕێ بووم هەناسەمەدا سنم ئا بەرزە بووە بەڵی ئەوە ڕۆژێکی نەچوومە بۆ مەکتەب چوومە لای دکتۆر و تر چارەسەریان کردمەوەی حەبوو دەرمانە بۆ نەسیوم وتر تۆزە باش وتی هاوای پیساڵ نەمژیت و پارێزیش لە خوو بکە ژینگەی گوردنەکەمان پیسە ئەو مامەلشتانە دووکەڵ بەرێنێتن جینگەکەمان پیسەکەن و تێزابیشیان ڕشتووە لەوێ و ترعانی دەرپیستیان پیستریان کردو. ئێمە وەکو دانیشتوانی ئەم گوندی چەقلاوە چەند جار داوامان لە بەڕێز قایمقامی سلێمانی کردووە و ژینگەی سلێمانی کردووە و لە زۆر شوێنێکە هەر شوێنەکانی کە عیدی ئەم ژینگەیە بێ لێم ئانیۆریگرتبێت چون سکاڵامان لا کردوانی بەڕاستی من ناڵم کەم تەرخەم بوون ینی هەر جوابیان نەداوینەت یا هیچیان بۆ نەکردوین بەس ینی بەپی پێویست نیە ینی سە دوور نەڕۆین ئەڵێ تۆ هەر دقەیەک لە هەر شوێنەکە وەکو دانیشتوانی ئەم گوندە هەر شتێکی بینی کە زەرری بۆ ژینگی شوێنەکە هەبوو یا سروشتی شوێنەکە وەرە من ئاگادار کەرەوە من خودی خۆم لەگەڵ چەند کەسی خەڵکی دیێگەانی هەموو دیێگە چەند جار ئەم کەسانی کە ئەم تێزابان ڕژ لە منتیقا بۆن منە بە دیاریکرای لە سنوورەکەی ئێمە کە زەرری بۆ ئێمە هەبوو بۆ ژینگەی منتیقەکە هەبوو قایمقامی بەڕێز وتی بڕۆن هەر دقە لە شوێنەکە بینی تا ئاگاداری کەن لە قایمقامەتەوە ئەوان بە ئێمە ڕاگەن ئێمە چوینە ئەو شوێنە ئەوانیشمان بینی و تەسلیمی دادگا و پۆلیس و قانون و یاسامانکردن ئێستا باوەڕکە وای لێ هاتووە ینی ئێمە پیا و خراپ بووی شتەکە بە خەریکە بەسەر ئێمە ئاشکێتەوە ینی تر داواکەرم لەلایانی پەیوەندیدار بە زووترین کات بێنە سەرخەت لەبەر ئەوەی ئەگەر بمانەیە ئێمە لەم سنوورە و لەم گوندە و لەم شوێنە ژیانکەین بەڕاستی ژیانی تیان نەماوە یەک جاریا ئەوە تا بڵێن کاکە گیان چۆڵیکەن شوێنی ژیان نییە یاوەتە بۆمان حلکە. وەرە بەخوا چوشینە سەریانەوە ئەوڵەی من نییە ئەوڵێ هی من نییە و تەسویریشمان لایە هەموو زۆربەی تەسویرەکانمە لای مەعمەلەکان هەر هەمووی خۆیانە نە وەڵڵا کاکان هەمیان پشتیانەیە و پشتەکان مەسوولە خۆمەهی من و تۆ نییە لێرانە مەعمەلان هەمووی بەشی پشکێکی مەسوولی تایە هەمووی مەسوولەکانە ئیتر حەج شکات کات بۆ ڕۆنە ڕەشەکەوت مەزبوعەیەکمان شکاتمان کرد
گرتینیان دوو شەوی سجن بوون حتا ئێستا تەواوەنەوە ئەوان یەک شەو گیران ئینەکان ئێمە دوو شەو گیرە تاوانبارەکان بەخوا لە ئێمە زیاتر ڕێزیان هەبوو چوونە بەردەم حاکمەوە بەخوا حاکم قسەی لە ئێمە وەرنەگرت لە تاوانبارەکانی وەرگرت و لە ڕێزی لەوان زیاتر دێتە ئێمە. والله داواکاریمان ئەوەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان تەبەن ئێمە عادەتمان زۆر بەم حکوومەتەوە کێشەوە حکوومەتی خۆمانە من خۆم 6 جار برینار بووم هەر لە بەرەوەی کە پێشمەرگە بووم و بەحسام مەسوول بووم لە پێناوی ئەوە کە ئەم ڕۆژەمان هەیە و کەم حکوومەتەمان هەیە من لەمە کە عادەت کێشەوە لە تەمەنی مناڵی من 4 گوڵی دۆشکەلی یاوم کە خەباتم کردووە بەڕاتی ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئاگای لەو خەڵکە بێ ئەو جینگە تۆ دێ پاک بێ تۆ دەبستر بێ سەر خەڵکە کابرا ڕۆنی ڕەشە ڕێژەی کاتە ناو ئاو لە هەر شوێنداکەەوە بێ بە شێوەیەکی عیلمی لەناو بچێ نابێ فڕێبووی. واللهی ئەمانەوێ ئەم بۆگەن و چتەمان لێ دوورۆخەن و ئیتر بەزە یەکتان بە ئێمەی شابێتەوە نەختێ مناڵی پاک و پوختەمان هەیە با تووشی نەخۆشی نەبێ. ئێمە وەکو دانیشتوانی گوندی چەقڵاوە کە لە ڕووی ناحیەوە سەر بە ناحی عربەتین و سەر بە پارێزگای سلێمانین ئەم دێ ئێمە یعنی حسابکە گەڕێکێکە لە سلێمانی چەند کیلۆمەتر یعنی چەند خولەکی لە ناو سنتەری شاری سلێمانیەوە دوورە داواکاریمان لەلایەنی پەیوەندیدارەوەیە هەر کەسێک خۆی بە پرسە زانێت لەم شارە لەم وڵاتە یعنی بەڕاستی ژیان نەماوە یعنی سە تۆ بەبوونی چەند کەسێکەوە نابێ ژیانی هەزارها کەس لە ناوبەری لەبەر خاتری مەسلحەتی باخەڵی چەند کەسێک و چەند کەسێکە دەسەڵاتی هەبێ بۆ نمونە یعنی سە بەڕاستی پێ بڵێم من لێو ناشارمەوە چی لەم منتیقا هەیە معاملانە زۆربەی زۆری کەسی بەڵابەستی لە پشتەوەی. وڵا داواکاریمان ئەوەی ئەمانە لابن ئەم پاڵفتەیە و پاڵفتەکان ئەم دوو مسیە معمەلی ئاسنە لادەن ئەمانە زۆر خراپن معمەلی ئاسنەکان دوای 12 شەو ئیشی پێەکەن جارە گەرینەکە تەسویرەکەم و بۆتە نێرم کەچی تەبوو تۆزی و دوو کاڵێکەکە بەسەر ئەمە دیاتانە و ئەم منتیقەیە. وڵایتر داواکاریمان ئەوەیە کە ئاوێکی باشی پاک و تەمیزمان بۆ تەرتیب بکەن و ئەو ڕێوبانەمان ئەوەتە هەر بە عەمەل نایە هەرچی شوێنە بۆی کراوە ئێمە نەبێ ناوەڵا یەک شتیان بۆ نەکردوین ئەوە بەروبەر دەرگاکەمانە لافاوەکە یەتە حەوشەکەوانێ نە بەر دەرگامان نە هیچی بە عەمەل نایە. داواکاریم ئەوەیە کە ئەم معمەلانەیە لایەن و کارگەی ئەم معمەلانە لایەن کام پرسیانە بڵاو ناکەنەوە. داواکاریم ئەوەیە ژینگەکەمان پیسە و بۆمان چارەسەر بکەن و بۆ ئێمەش تەندروست و ساغ بین و هەر تر نەخۆش نەبی. داواکاری وانە ئەو معمەلانە لاین بۆی ئێمە توانیمان یاری خۆشکێ بتوانین یاری خۆشکەین و یاریکەین و ئەم تەبوو تۆزە نەیاڵە ئێمە یەکشتکەین.